بیل لە دیمەنێ بکەرەوە کە خۆت بە شەقامی شارێکدا تێپەڕەبی ئەبینی خەڵکێکی زۆر سەرقاڵی کارکردنن بازرگانی بە کەرەستەکانی مۆبایل کۆمپیوتەر جلوبەرگ تەلەڤیزۆن کتێب گۆرانی یاری و فیلمەوەکەن ئەمە لە سەرەتاوە ڕەوشێکی ئاساییە بەڵام بەوردبوونەوەیەکی کەم شتێکی نامۆی تایە بینی ئەویش ئەوەیە هەموو ئەو بازرگانیانە بە بینا و بازار و مارکێتەکانیشەوە لەلایەن یەک کەسەوە بەڕێوە برێن جێف بیزۆس لەوەش سیرتر ئەوەیە دیمەنی ناو دووکان و پێشانگاکان لە چرکەیەکدا گۆڕێن واتە ئەوەی تۆ دەیبینی جیاوازە لەوەی کەسێکی دوای تۆی بینێ هەموو ئەم کارانە بە جۆرێک لە کاری لۆگاریتمین و ئەنجامەدرێن کە کارگە و کۆمپانیەکانی بیزۆس دروستیانەکە خاوەنی دوکان و فرۆشگا و مارکێتەکان کەسانی جیاوازن بەڵام هەمویان لەوە هاوبەشن دەبێت بۆ ئەنجامدانی کارە تەکنەلۆژیە نوێیەکانیان بچنەوە بەردەستی جێف بیزۆسی خاوەنی کۆمپانیای ئەمازۆن یانیس فاروڤاکیس وەزیری دارایی پێشویۆنانە ئەو کەسێکی چاپڕەوە کتێبێکی تازەی لەبارەی تەکنەلۆژیای سەردەمەوە نووسیوە ناویناوە چ شتێک سەرمایەداری لەناو برد تیاڵێ سەردەمی سەرمایەداری کۆتایی هاتووە ئێستا لە سەردەمێکداژین ناوی سەردەمی دەرەبەگایەتی تەکنەلۆژیایە نووسەرێوەنانیەکە جێف بیزۆس و ئیلۆن ماسک و مارک زۆکەربێرگ و کەسانی دیکە بە دەرەبەگەنوێیەکانی تەکنەلۆژیان ئاوە بە ئەڵێ ئەمانە زەبەلاحەکانی ناو دنیای تەکنەلۆژیان پێچەوانەی ئەوەی کە سۆشیالیستەکان ئاواتیان بۆ دەخواست ئەمانە کاریان کردووە بۆیە سەرمایەداری بەو شێوەیە کۆتایی پێنەها کە سۆشیالیستەکان خەویان پێوە بینی بەڵکو سەرمایەداری خۆی کۆتایی بەخۆی هێنا بۆ ئەوەی جۆرێک لە سەرمایەداری دەرەبەگایەتی تەکنۆلۆژیای نوێ سەرهەڵ بدا فاروڤاکی سەڵێ وەرچەرخانەکانی سەدەی 19 دەسەڵاتیان لە دەرەبەگەکان سندەوە و دایانە دەستی پیشەوەرە گەورەکانی بواری کەشتی کارەبا بۆیە شێوازی دروستکردنی سەرمایەیان لە چنینەوەی بەرهەمەوە گۆڕی بۆ قازانجی نەختینە ئێستا شێوازەکە جارێکی دیکە گۆڕانکاری بەسەرا هاتووە بەرەمهێنان گەڕاوەتەوە سەر چنینەوەی بەرهەم بەڵام ئەم جاریان لە زەویەوە نا بەڵکو لە کێڵگە ئەلکترۆنیە دیجیتاڵەکانی سەردەمەوە سەرڕای ئەم شیکردنەوە بە پێزەی یانیس ڤارۆفاکیز کەسانێکەن ڕەخنە لەم ڕوانی ناگرن ئەوانەڵێن سەردەمی دەرەبەگایەتی دیجیتاڵی کۆتایی بە سەردەمی سەرمایەداری ناهێنێ بەڵکو هەر درێژە کێشانی ئەو چیرۆکە خەمبارەیە کۆی مرۆڤایەتی بۆ سوودی کەمینەیەک برسیەکات